رادیۆ دەنگیگەل دەنگی توی هاوڵاتیە. بیسەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەم بەداخەوە لە 24 ساعتی ڕابردوودا نەمانتوانیوە سەرانی هێژە لە 24 ساعتی ڕابردوودا بەهۆی کێشەی تکنیکیەوە نەمانتوانیوە لەسەر سەتەلایت بەردەوام بین. وەشانی ئەمڕۆمان دەست پێ دەکەین فڕۆکەکانی دەوڵەتی داگیرکەری تورک ماڵی هاو لا کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لا مەخمور بردومان کرد. بردومانەکە هاوکات بوو لەگەڵ سەردانی شاندێکی حکوومەتی عێراق و نەتەوەی گرتوەکان بۆ دروستکردنی ناسنامە و فۆرمی خۆراک بۆ دانیشتوانی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور. باهۆی بردومانەکانەوە زەرەر و زیانی مادی بەرماڵی هاوڵاتیەکە کەوتووە و بەڵام تا ئێستا لەبارەی زیانی گیانیەوە هیچ زانیاریەک لە بەردەستان نییە. هەروەها ڕێپێوانێک لە بەر شەرمەزارکردنی ئەم بردومانە لە گەلی مەخمور سازیان کرد بۆ شەرمەزارکردنی هێرشە ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا. لە ڕێپێوانەکەدا دروشمی بمرێخیانەت و برژی بەرخۆدانی مەخمور بەرز کرایەوە. دواتر لە بەردەم بینایی نەتەوەی گرتوەکان لالایەن هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی مەخمور فیلیز بوداک ڕاگەیاندراوێک بڵاو کرایەوە. فیلیز ڕووداک ڕایگەیان هێرشەکەی دەوڵەتی تورک شەرمەزار دەکەین و دەڵێن ئامانج لا هێرشەکە چاوترساندنی خەڵکی کەمپەکەیە و هەروەها جەخت دەکاتەوە هەزاران پاساو دەهێننەوە و دەڵێن گوایە هەپەگا لێرەیە. لە کاتێکدا لا ساڵی 2023ەوە با شێوەیەکی فەرمی هەپەگا لێرە کشاوەتەوە. هەروەها بوداک وتیشی دەیان کۆبوونەوە لەگەڵ حکوومەتی عێراق کراوە. ئێرە خاکی عێراقا بەڵام دەوڵەتی تورک هێرش دەکاتە سەر خاکەکەی. وەکو دەوڵەت و حکوومەت ناڕزایەتی جددی بەرامبەر بەم دوژمنە پیشان نەدراوە. ڕێپێوانەکە با دروشمی بژی بەرخۆدانی مەخمور و بژی سەرۆک ئاپۆ و بمرێخیانات کۆتایی پێهات. سەبارەت بە سەردانی مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران بۆ عێراق میدیا عێراقیەکان زانیاری نوێ دەخەنە ڕوو. میدیاکان بڵاویان کردوێتەوە سەر لە بەیانی ئەمڕۆ مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران گەیشتوێتە بەغدای پایتەختی عێراق و لەلایەن محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە پێشوازی لێکراوە و دەڵێن ئەمە یەکەمین گەشتی دەرەوەی مەسعود پزیشکیانە لە دوای دەستبەکاربوونی وەک سەرۆک کۆماری ئێران. ئاماژیان بەوش کردووە پزیشکیان لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق لە بەغدا کۆ دەبێتەوە و چەند ڕێکەوتینێکی لێک تێگەیشتن واجۆ دەکات. بڕیارە سەرۆک کۆماری ئێران لە عێراق ماوەی 2 ڕۆژ بمێنێتەوە و سەردانی هەرێمی کوردستانش بکات تو لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆ ببێتەوە. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاویان کردوێتەوە ڕۆژی سێشەممە هاوڵاتێکی کورد بە ناوی کامران ئەفسەری تەمەن 29 ساڵ و خەڵکی دێینێ سەرباشاری مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لالایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەست بەسەر کراوە بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە و ئاماژیان بەوەش کردووە یەکێک لە ئەندامانی هێزە ئەمنیەکانی ئێران با قۆنداغی چەک لە دایکی کامران ئەفسەریداوە بەهۆیەوە سەری بریندار بوو. باس لەوەش کراوە بە بێ فەرمانی دادوەر و هیچ بەڵگەیەکی یاسایی ئەو هاوڵاتیە دەست بەسەر کراوە. جێی ئاماژەیە لە 16 ئەیلولی ساڵی 2022 لە دوای دەست بەسەرکردنی ژینا ئەمینی لەلایەن ئەفسەرانی پۆلیس بە ناوی پۆلیسی ئەخلاق و گیان لە دەستدانی باهۆی ئەشکەنجەندانی ناڕزایی بەرفراوان لە سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوو کە با بزوتنەوەی ژنجیان ئازادی ناسراوە و بەهۆیەوە لالایەن ئێرانەوە سەدان چالاکوان و هاوڵاتی مەدەنی دەست بەسەر کراون و بەدەیانیش لە سێدارە دراون و تا ئێستاش بەردەوامی هەیە.
لایەکی تریشەوە هاوڵاتێکی کورد بە ناوی عەلی شاهی خەڵکی خوراسانی ڕەزاوی سزای 5 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنراو لە ئێستاشدا ماوەی تەواوکردنی سزاکەی لە زیندانی ئێوین لە تاران تێدەپەڕێنێت. دەڵێن ئەو هاوڵاتیە با تۆمەتی ژیاننەوەی زمانی کوردی و پەرەپێدان بە زمانی دایکی سزادراوە. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە راپۆرتێکدا ئاماژیان بەو کردووە ماوەی 587 ڕۆژە لەلایەن هێزەکانی ئێرانەوە ئەم هاوڵاتیە دەست بەسەر کراوە. عەلی شاهی ڕۆژی هەینی 25 کانونی دووەمی ساڵی 2019 لەلایەن هێزەکانی ئێرانەوە لە تاران دەست بەسەر کراو بۆ ماوەی 36 ڕۆژ ڕاگیرا و دواتر بە دانانی بارمتە و با شێوەی کاتی هەتا کۆتایی هێنانی پرۆسەی دادگایکردنەکەی ئازاد کرا. قاسم عارەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتمانی عێراق بە میدیای ئێرانی ڕاگەیاندووە بارەگا داخراوەکانی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ڕادستی هێزەکانی پاسەوانی سنوور کردووە و چەکە قورسەکانی ئەو گروپانەش ڕادستی هێزەکانی پێشمەرگە کراون و گوتیشی ئەندامانی ئەو گروپانە ڕەوانەی 6 کەم کراون لە شارەکانی هەولێر و سلێمانی و عێراقیش لا کارکردن و هەماهەنگیدایە لەگەڵ نەتەوەی گرتوەکان بۆ ئەوەی ئەندامانی حیزبی ئۆپۆزیسیۆنەکان لە وڵاتی سێیەم جێگیر بکرێن. جیاماجەی ڕۆژی 5 ئەم مانگە بەرپرسێکی کۆمەڵی شۆڕژگێری زەحمەت کێشان ڕایگەیان بوو با فەرمی ئاگادار کراونەتەوە دەست بە چۆڵکردنی کەمپەکانیان لە زرگوێز و زرگوێز لەو بانە گەورە بکەن و پێویستە تاکو سەرەتای مانگی داهات و تەواوی ئەندامەکانیان لا کەمپی سوورداش جێگیر بکەن. بەرپرسەکەی کۆمەڵە ڕاشی گاندووە هەر ئەو ڕۆژە دەخێزان زرگوێزیان بەرەو کەمپی سوورداش جێشتووە کا دەکەوێتە سنووری قەزای دوکان و لە ساڵی 2014دا لەلایەن حکوومەتی هەرێم کوردستان بە هاوکاری وزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق دروست کراوە. چۆڵکردنی کەمپەکانی نزیک سنووری ئێران لەلایەن حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشێکە لە ڕێککەوتنامە ئەمنیەکەی نێوان عێراق و ئێران کە مانگی ئازاری ساڵی 2023 لە بەغدا واژۆ کرابوو. دوای چەندین دانیشتن دادگای تاوانەکانی دووی هەولێر سزای زیندانی هەتاهەتایی بۆ دوو لە تاوانبارانی کوشتنی ئەندامێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە دەرکرد. باوتەی پارێزەری دۆسیەکە بکوژ و 8 ئەفسەر و پلە باڵای میتی تورکیا کە لە ڕۆژی کوشتنی ئەندامەکەی کەنەکە لە هەولێر بوون تا ئێستا دەستگیر نەکراون و فەرمانی گرتنیان بۆ دەرکراوە. هەژار کاکەی پارێزەری دۆسیی کوشتنی دنیز جەودەت ناسراو بە دنیز هێوی ئاشکرای کرد کە سێشەمبە کۆتا دانیشتن بوو لەسەر دۆسیەی کوشتنی دنیز. دادگا بە مادەی 2 لە یاسای بەرەنگاربوونەوەی تێرۆل لە هەرێمی کوردستان بڕیاری زیندانی هەتاهەتایی بۆ هەردوو تاوانباری دەستگیر کراو کە دەستیان لە تاوانی کوشتنەکەدا هەبووە و دانیان بە تاوانەکانیاندا نابوو دەرچووە لەگەڵ قەرەبووکردنەوەی مادی و معنەوی کە سوکاری کوژراو. بەڵام ئێمە لە بڕیارەکەی دادگا ناڕازین و تانەی لێ دەدەین و داوای سزا لە سێدارەدانیان بۆ دەکەین. ئەو پارێزەرە وتیشی لەسەر هەمان کەس دادوەر سزای 7 ساڵ زیندانی دیکەی بەسەر هەردوو تۆمەتباردا سەپاند و دۆسیەکانیشان بریتی بوون لە دۆسیەی سیخوڕیکردن. هەروەها ئەم دوو کەسە بکوژ نەبوون و هاوکار بوون و بکوژی سەرەکی هەڵاتووە. جیاماژەیە پاشنیوەڕۆی ڕۆژی هەژدەی مانگی نۆی 2023 ئەندامێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان بە ناوی دنیز جەودەت ناسراو با دنیز هێوی بەرپرسی ئیدارەی کەنەکە کاتێک خۆی بە تەنیا دەبێت لە نێو بارەگاکەیان کا دەکەوێتە بەرامبەر بینای فامیلی مۆڵی هەولێر لالایەن کەسێکەوە ئەو لە دەرگا دەدات و باکردنەوەی دەرگاکە بە چەکی دەماچەت دەکوژرێت. دوا بە دوای ڕووداوەکە با ماوەیەکی کەم دوو کەس لەسەر ئەم ڕووداوە دەستگیر کراون و ڕاگەاندرا کە دەستیان لا کوشتنی ئەو ئەندامی کەنەکەدا هەبووە. با پێی زانیاریەکان تاکو ئێستا تورکیا لە بارەی تێوەگلانی لا تێرۆرکردنی دنیز هێوی هیچی ڕان نەگەیاندووە. وەک پارێزەرەکەی وتوێتی سزا دراوان دانیان بە تاوانەکەیدا ناوە کە سیخۆڕیان کردووە بۆ تورکیا. میدیا ناوخۆیەکان عێراق سەبارەت بە ڕوودانی شەڕ و پێکدادان لە نێوان هێز ئەمنیەکانی پارێزگای کەرکووک لەگەڵ گروپێکی داعش زانیاری نوێ دەخەنە ڕوو. میدیاکان بڵاویان کردوێتەوە ئەمڕۆ لە گوندی سێکانیای باکووری پارێزگای کەرکووک لە کاتی چوونی هێزێکی ئەمنی بۆ دەستگیرکردنی داواکراوێک شەڕ و ڕوبەڕووبوونەوە ڕوویدا. لە ئەنجامدا سێ کارمەندی هێز ئەمنیەکان بریندار بوون. ئاماژیان بەوەش کردووە لە ئێستادا هێز ئەمنیەکان گەماروی خانوویەکیان داوە و هەروەها تا ئێستا شەڕ و پێکدادان بەردەوامە و هێزێکی
شارێکی زۆری ئەمنی بۆ شوێنی ڕووداوەکە جوڵەی پێکراوە ئەوەشیان خستووەتە ڕوو زیاتر لە چەکدارێک ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بوونەتەوە بە پێی سەرچاوە ئەمنیەکان ئەو گروپە چتەکانی داعش بوون. کەناڵی ئەلعەهد لە زاری سەرچاوەیەکی ئاگادارەوە بڵاوی کردوێتەوە لە چوارچێوەی هەماهەنگی شیعەکان بە ئامادەبوونی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و فالح فەیاز سەرۆکی دەستەی هەشتی شعبی دژی یادداشتی هەواڵگیری و ئەمنیەکەی نێوان بەغدا و ئەنقەرە کۆبوونەوە و ڕاگەیاندراوەیەک بڵاو کراوەتەوە. ڕایانگەیاندووە ڕێگە نادێن یادداشتەکە ببێت با چەترێک بۆ بوونی سەربازی ناشەرعی سوپای تورکیا لە عێراق. هەروەها لە کۆبوونەوەکەدا جەق لە پێویستی پارێزگاریکردن لە سەروەری عێراق و ڕێگە نەدان بە هیچ دەستەی وەردانێک کراوە کە زیان بە ئاسایشی نیشتمان بگەێنێت. چوارچێوەی هەماهەنگی پێداگیری لەسەر ئەوە کردوێتەوە دەبێت یادداشتەکە لەسەر بنەمای ڕێزگرتنی مافەکانی عێراق و خاکەکەی بێت. خشتەیەکی زەمینیش بۆ کشانەوەی تەواوی سوپای تورکیا لە عێراق دیاری بکرێت. سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دامەزراندنی ناوەندی ئەمنی لە ناو سنووری عێراق و بوونی ناوچەی ژێردەستی هێزەکانی تورکیایان ڕەت کردوێتەوە. هەروەها لا کۆبوونەوەکەدا ئاماژە بە مەترسیەکانی ئەو یادداشتەکراوە لەسەر ئاسایشی عێراق و داوای گەرنتی کراوە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندیەکانی. ناڕزایەتیەکان دژی کوشتنی نارینگۆران بەردەوامە. نارینگۆران تەمەەن 8 ساڵ لە 21 ئاب لە گەڕەکی چۆڵی سەربا ناوچەی ڕێزان سەربە ئامەد بێسەر و شوێن بوو لە دواتر لەسەر ڕووباری ئەگرۆ تووتماز کە 2 کیلومتر لا گوندەکەەوە دوورە دۆزرایەوە. بەم بۆنەیەوە لە شارەکانی ئەدەنە و هاتای و ئیستانبول و ئامەد چالاکی ناڕێزایەتی جیاواز ئەنجامدرا. ئەندامانی پارت و ڕێکخراوەکان و هاوڵاتیان بەشداری چالاکیەکە بوون. دروشم و پانکارتەکان یان بەرزکردەوە و ئاماژایان بەوە کرد دەسەڵات بکوژی ژنان و مناڵان دەپارێزێت. کوشتنی نارین ڕووداوێکی ئاسایی نیە بەڵکو و تاوانێکی ڕێکخراوە. پاشتەوابوونی چالاکیەکە ئیستانبول پۆلیس هێرشی کردە سەر گەنجان و 6 کەس بە لێدان دەست بەسەر کران. گەنجان با بەرزکردنەوەی دروشم وەڵامی هێرشەکەیان دایەوە. جیاماژێ لە چالاکیەکاندا بانگەواز کراوە بۆ تێکۆشان دژی سیاسەتەکانی دەوڵات دژی منداڵان و دووپاتکرایەوە تا دۆزینەوەی بکوژانی نارین تێکۆشان بەردەوام دەبێت. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.